لەگەڵتانە بەردەوامە بین لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باز لە کۆمەڵک خوێندکارەکەین کە بەشداریان لە توانین بڵێ ئۆلمپیاتێکا کردووە یاخود لە پێشبڕکێیەکی وەرزشیان کردووە لە وڵاتی ئیمارات کە قوتابخانە یاخود خوێندنگەی شوێفاتی نێودەوڵەتی لە شاری سلێمانی ئەم ساڵ بەشداری لە کێبڕکێ و پاڵەوانێتێکی وەرزشی کردووە کە کۆی سەرجەم ئەو خوێندنگانن کە سەر بە سابیسن لە تەواوی جیهانە هەردوو ساڵ جارێک پێشبڕکەیەک لە وڵاتێک لە یەکێک لە وڵاتەکانە سازەکرێت. ئەم ساڵ خۆشبەختانە تیمی باسکەی کچانی قوتابخانەی شوێفاتی نێودەوڵەتی سلێمانیش بەشداریان کردووە لەو پێشبڕکێ و لەو ئۆلمپیاتە ئەنجا بە خۆشحاڵیەوە. ئەمڕۆ لە ستۆدیۆ هەریەک لە بەڕێزان مامۆستا دابان قاسم مامۆستا و ڕاهێنەر هەروەها دادا یاران فەرمان یاریزان و دادا هەمیشە میرانیش یاریزان لە ستۆدیۆ لەگەڵمانان بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەسەر ئەم چۆنیەتی بەشداریکردنیان و چۆنیەتی خۆ ئامادەکردنیان کە بزانی چۆن خۆیان ئامادە کردووە و چۆن توانیویانە بەشداری لەم کێبڕکێ و لەم ئۆلمپیادەیە بکەن. زۆر بەخێر بن. باشن بەخێراتن. مامۆستا بە یەکەم پرسیار هەر وەکو ڕاهێنەر وەکو مامۆستاژ لە جەناب تۆ دەست بکەم نابێ بچمە لای هەمیشە یارانوە نییە هەمیشە بەخێر بێت دووبارە. چۆن بوو بەشداریتان کرد لەم پێشبڕکێیە وەکو قوتابخانەی شوێفاتی نێودەوڵەتی لە سلێمانی؟ سەرەتا زۆر سواز بۆیەوە ئەمەم پاڵاوانتیە ینی دوو ساڵ جارێک بۆ سەرجەم مەکتەبەکانی شوێفات لە تاوی جیهانە ئاکرێت. مەکتەبی شوێفات ینی زۆربەی مەکتەبەکانیان لە وڵاتەکانە هەیە لە 60 وڵات و لە هەر پێنج کیشوەرەکە هەیە. ئەم پاڵاوانتیە ساڵانە دوو ساڵ جارێک ئەکرێت. ئەم ساڵی ژەمە خۆشبەختانە توانیمان بۆ یەکەم جار لە مێژووی شوێفاتی سلێمانیە بەشداری بکەین و لە وڵاتی ئیمارات لە شاری خەڵاتی پلەی هەشتەمیشتان پلەی هەشتەمان بەدەستهێنا لە وابزانم 34 مەکتەبا بوو. توانیمان دوو یاریبەرینەوە سەرکەین بۆ قۆناغی هەشت لە شوێفاتی ڕواندامان بردەوە لە یاس ئایلەندمان بردەوە ینی بڵین لە قۆناغی ئەوانی کە بەشدار بوون لە قۆناغی هەشتا ینی کەوتینە بەرامبەر تیمێک تیمی شوێفاتی لوبنان کە لوبنان هەر خۆی ئەو پاڵاوانتیە بەدەستهێنا ساڵانێکی زۆرە ڕۆ پاڵاوانتیە بەدەستهێنێ بەڵام توانیان ئەم ساڵ ئاسێکی وا پێشکەشن کە توانیان ئەم ساڵیان قوبوڵەکەین یەکەم ساڵیان بەڵام ساڵەکانی دڵیان قوبوڵ ناکەین. ئەکیدەکی دەبێت لێستەوە بن هەر لە کاتی گەڕانەوەمانە قسەم لەگەڵاکردنێمەوە بەبەردەوام بین لەسەرەوەی کە ڕاهێنانەکان بکەین هەم بەرەو پێشچوونی خۆیان و هەم کە بتوانن ساڵانی ئایندە بتوان ئەنجامێکی بەرچاو بۆ کوردستان و سلێمانی بەدەست بێنن. مامۆستا پلەی چەندەم تا بەدەستهێنا؟ پلەی هەشتەم. پلەی هەشتەم. پلەی هەشتەمەکە چۆن بوو؟ ئێمە سەرکەوتین بۆ قۆناغی هەشت یعنی پلەی هەشتەمەکە وای دانین پلەی هەشتەممان بەدەستهێناوە بەڵام ئەگەر تۆ لە پلەی پێنجەم تا هەشتەم یاری بکرایە ئەمان توانی ینی لانێ پلەی شەشەممان بەدەستمێنە لانێ پلەی حوتەم بەڵام ئێمە پلەی هەشتەممان داناوە بۆ خۆمان. ئینشاءڵڵا بۆ ساڵانی داات و جا مامۆستا دەمێ پرسیاری ئەو بکەم کە ئایا مەکتەبە لە جیهاندا چەند لقی ئەگەر هیچ ئامارێکت لابێت چەند خوێندنگا هەیە لە جیهاندا؟ وەڵای وەکوتم لە 60 وڵاتە هەمانە لە هەر پێنج کیشوەرەکەی جیهانانی لە هەمانە ینی زۆربەی وڵاتەکان وەکو عێراقیش وەکو کوردستانیش با بڵێن لە سلێمانی مەکتەبێکمان هەیە لە هەولێر ئەوی بۆی بچم دوو مەکتەبە و لە تاوی جیهانیشان نزیکی 60 بۆ 65 بەرەوسەرەوە خوێندنگامان هەیە بە ناوی بابینەوە سەر چۆنیەتی خۆ ئامادەکردنی ئەم یاریزانانە و ڕاهێنانکردنیان ومانە. مامۆستا ئەچمە لای هەمیشە چۆن باشیت خۆشحاڵ بووی کە بەشداری وکە لەو پێشبڕکێیە؟ هەمیشە پێم بڵێ پێشەوەی کە بڕۆن چۆن خۆتان ئامادە کرد لێرە و ئەو ئامادەکاریانە چی بوو کە مامۆستا لەگەڵتان؟ ئێمە پێشەوەی بڕۆین لەگەڵ مامۆستا دابان هەموو ڕۆژێ تەمرینمان هەبوو ڕۆژی ساعتێ بۆ ساعت و نیوە ئیتر یاریمانە کرد و تەمرینمانە کرد. پێشتر هەر حەزت لی بووە لە مامۆستا دابانەوە حەزت بۆ دروست بوو کە یاری باسکە بکەین؟ خۆم پێشەوە یاریمە کرد بەس کە مامۆستا دابان هاو یارمەتیان بەرەو پێش بچین و زۆر تەمرینمانە کرد. زۆرتر تەمرین. بەڵێ. چەند ساڵە ئەم یاریەکە هەمیشە؟ دەوری 2 ساڵە. باشە. یارانگان چۆنی؟ یاخوا باش بیت. تۆ باسێکمان لەو بوو بکە ئایا پێش ئەوە هیچ تەمارینێکە ئەکرد یاخود لە ماڵە خۆت لە ماڵەوە تەمارین دەکرد و چەند ساڵە خەریکیوت کە یاری باسکە بکەیت؟ بەختەر 2 ساڵە یاریەکەم و مامۆستابان زۆر یارمەتیین بکەینە
ئەم ئاستەمان و هەوڵین زیاتریش بین باشتر بین خۆم لە ماڵەوە تۆزە تەمرین مەکە بەس زۆربەی کاتەکان ئێمە لەگەڵ مامۆستا دابان تەمرین نەکەین. خێزانەکانتان تا چەند هاوکارتان لەو بارەیە خودت هەستیان چۆنا کە بەشداری ئەو پاڵاوان دڵیان زۆر خۆشە حەزەکەن یەکەم بینی شەڵە ساڵێکی تر و یارمەتیمە بەرەو پێشم بچین. ئینشاءڵڵا. زۆر باش. مامۆستا دابان چۆنیەتی هەڵسەنگاندنی ئەم خوێندکارانە یعنی پێشتر جەنابەت خولت بۆ کردوونەتەوە یاخود چاودێری تەکردن چۆن ئەمانەت هەڵبژاد و ئەم تیمە و دروست کردووە. زۆر باش. ئێمە لە مەکتەب لای خۆمان ئەکادیمیمانەیە ئەکادیمی بۆ زۆربەی ئەکادیمی لە وەرشەکانە هەمانە یەکێک لەوانەش ئەکادیمی باسکەیە کە هەفتانە 3 ڕۆژ ڕاهێنانەکەین. ئەم خوێندکارانە ئەگەر هەمیشە 2 ساڵ یاریەکە یاران تقریبان ساڵ و نیوەکە وەکو خۆم کە یارمەی تەمرینم پیاون و کە بەرەو پێشتون لەخوا بەزابێ لە مەکتەب خوێندکارەکان هەڵبژێرین بەپێی ئاست و توانای خوێندکارەکان کە سێریانەکەین بزانین ئایا ئەم یاریزانانە بۆ یاری باسکە گونجاوە بۆ یاری فوتبۆڵ گونجاوە بۆ مەلەوانی گونجاوە بۆ کیکبۆکس گونجاوە بۆ ئەمانە یانی ئەکادیمیانەمان هەیە لە مەکتەب من وەکو خۆم وەکو ڕایەنەری ئەکادیمیاکە لە تەمەنی مناڵیانەوە تەمرینیان پێ یەکەم لە ئێستایە کە هەمانە دروستیانەکەین بۆ ساڵانی ئایندەتر تا بتوانین جا مامۆستا باسی تەمەنێکە لێرە ڕاتەگرن ببوورە بەپێی تەمەنە هەڵیان ئەبژێرن یاخود چۆنە خۆی یاری باسکەکە چونکە لەبەرەوەی کە لە وڵاتانە تۆزێ باسکە کەمترە و لە هەنێ وڵاتە کەمترە تەمەنیان دانەناوە بەڵام بۆ یاریەکانی تر خواردە ساڵیان داناوە لەگەڵ خوار 4 ساڵە لە ئەم ساڵ کە ڤاڵانتیەکە کرا مەکتەبی هەولێر بە باسکەی کچان و کوڕان و ئەمانە هەمیان بەشداریان کرد و ساحە مەیدان ئێمە یاریزانی کەشمان لەگەڵا بوو کوڕ توانی پلەی 4 بەدەستبێنێت لە 6 خوێندکارە ئەیش فەرقەکەی بە 2 سانتیم بوو لە یەک بازە یعنی ئەتوانم بڵێم ئەگەر ڕاهێنانی زیاتری کردیا پلی یەکەمیشی بەدەست بێنە ینی ئەوەی فەرق نەبوو لەگەڵ یەکەمەکەیە بە 2 سانتیم پلی 4 بەدەستێنە لە پاڵانتیەکەیە. هەمیشە ڕۆژانە جگەل لەوەی کە ئەگەر لە قوتابخانە ڕاهێنانشت بکەین خۆت بەجاش هەر ڕاهێنانەکەی یا هەرەوەی کە مامۆستا دابان لەگەڵەوە بەڵێ خۆشم بە تەنیا تەمرینەکەم کات بۆ کات کە کاتی سعیم تاڵ کرد بێ چم خوارەوە تەمرینەکەم لە دەرەوە مامۆستا دابانیشتمان پێ ئەڵێ شتانی کە لە سەریە بە ئیش بکەین و کەممانە. باش ئای لەوێ هیچ لە پێشبڕکێکە کە لە ئەبوزەبی بوو بەشدار بوونی هیچ پەیوەندیەکە لەگەڵ یاریزانەکانی تری وڵاتانی ترا دروست کردو بۆی پەیوەندیتان هەبێت توانین لە ئایندە سوود لە ئەزمون و لە توانای یەکتر وەربگرن. بەڵێ خەڵکمان لە کولتوری جا و شوێنی جا وڵاتانی جا زۆر ناسی و قسەمان کرد و باسی شتی جیاوازەکانی خۆمانمان کرد باسی سلێمانی و کوردستانیشتان بۆ کرد ئەی چۆن بوو بەلایەنەوە پرسیاریان هەبوو بەس حەزیانە کرد بزانن کە کوردستان کوێ و چین و کولتورمان چۆنە و باش یارە تۆ ئەوەی کە هەمیشە باسی کردکە لێ حەزیان کردووە کەلتورش تا چەند هەوڵتان ناجگە لە وەرزشەکەی خۆتان توانای خۆتان کە بەوانتان ناساندووە تا چەند هەوڵتان ناوە کەلتور و خاک و وڵاتەکەی خۆشمان بە و خوێندکارانە بناسێنن هیچ پەیوەندیەکی واتان هەبوو لەگەڵ زۆر خۆمانیا سوودی خۆمان بالوتەوە بۆیان و هەپڕکێمان کرد لەگەڵیان فێرمان کردن جلی کوردیتان پێ نەبوو؟ نەوەڵا بەس پیشانمانیان و وتیان جوانەوە هەر پرسیاریان هەبوو. یعنی یارە تۆ پێ دوایە ئەم پێشبڕکێ و فێستیڤاڵ و شتانی کە ئەکرێت لە دەروی وڵات سوودی ئەبێ بۆ خوێندکار جگەل لەوەی کە بەشداریەکە ئەتوانێت کەلتورێکی تر و کەڵچەرێکی تر بناسێت و پەیوەندی دروستکە سوودی هەیە لەم ڕۆوە ئەی چۆن سوودی هەیە زۆر سوودی هەیە لەبەرەوەی ئەتوانی خەڵکی تر بناسی و نەکەرەوە لە جیاتی سعی ئەتوانی چۆن بیڵێ بەڵێ سەری مامۆساکە بۆی پێ بە قۆپی بۆ حسابەکرێ مامۆسا ئافکۆستار مامۆستا ویستم پرسیاری ئەو کە میکانیزمی بەشداریکردن تا لەو پاڵەوانەتێت چۆن بوو خۆتان پەیوەندیتان پێوە دەکردن چکە بەڕێز دامەشت بە یەکەم جارە بەشداری خۆتان پەیوەندیتانەکرد یاخود چۆن بوو؟ نا ئەم پاڵانجە ساڵانە لەمە 2 ساڵ جارێکە کرێت مەکتەبی شۆی فاتکەیانی ئەکادیمیاکەی هەیە ئەم پاڵانتیە بە ئینگلیزیەکەی گلۆبال سپۆرت تۆرنەمنتە یعنی پاڵانتی وەرشی نێودەوڵەتی ساویس
ناڵم ئەوەی کە پێمان وتن سەرەتاوەیە کە پاڵاوت نەکەن لە وڵاتەکانە چەند مەکتەب بەشدار بێ ئەمە یعنی وەکو مۆندیالێکی لێ هاتووە بۆ ناو مەکتەبەکانی شوێفات وەکو مۆندیالێکی لێ هاتووە 2 ساڵ جارێک لە مانگی 4 لە مانگی 5 لە هەر 2 ساڵ جارێک لە وڵاتێکە ئاکرێ شتەکان ینی چوونەتە سەر سکەی خۆی ینی ئەتیادی ئەم پاڵاوانتیە دروست بووە ینی بتێونێتەوە پاڵانتێکی زۆر گەورەیە چونکە لە سەرجەم وڵاتەکان بەشدار مەکتەبەکان بەشدار و چین و تێژەکان ینی کللتورە جیاوازەکان بەشدارنتیایە پاڵانتێکی بەهێزە لە چاو ئەوریکە ئێمە باوە سێرمانە کرد لە هەر یاری باسکیانە یاریەکانی ساحۆ مەیدان دوو گۆڵی یاریەکانی تریژەکرا مامۆستا بەڵێ یاری دوو گۆڵی فوتبۆڵ ینی یەکێک لە وڵاتانە وڵاتی بەرازیل بۆم ساڵ بەشداری کردبوو لە فوتبۆڵە ینی هەر یاریزانەکانمان کاری فوتبۆڵیانە کرد کە ناوی بەرازیلیان هێنا تۆزە ترسێکیان هەبوو چونکە خۆدارم بەرازیل بە فوتبۆڵ ناسراوە بەرازیلی جارانی ئێستا ئەکی دەکرد بەسەوەی هەر ینی ناوێکی خۆی باش هەمیشە لەوەیە کە بەشداریتان کرد هەستان کرد کە توانای ئێوەش لە توانای ئەو وڵاتە پێشکەوتوانە کەمتر نییە یاخود ئاستی ئێوەش ئاستێکی بەرزە لە چاو ئەو وڵاتانەیە ئەمە توانیمان ئاستی خۆمان بە بەرزی پیشان بین و لە زۆربەی یاریەکانی کە کردمان بتوانیمان پلەی بەرز بەدەست بێنین باشی جاریمان کرد و مستاشمان باش بوو لێ باش هەستەکەی یعنی ئەوەی کە لە هەرێمی کوردستان یاخود لە شاری سلێمانیا هەیە لە وەرزشە ینی نەک هەر لە خوێندنگاکەی ئێوە لە تاوی پارێزگای سلێمانیا کەسانی یاریزانی باشمان هەیە کە بتوانن بەشداری لەو دەوراتانەیە بکەن لەو پێشبڕکیانەیە بکەن بێگومان سلێمانی یاریزانی باشی هەیە بەڵام ئەبێ هەمومان هەڵی زیاتر بین بۆیە بگەین بە ئاستی یاریزانی دەرەوەی وڵات و دەرەوەی شار زۆر باش باشە ئێمە لای تۆی هەران باسی ئەو بوو کە کام وڵاتە لە هەمووی سەختتر بوو قورستر بوو کە ڕوبەڕووی بیتەوە لەو یاریە لوبنان مەکتەبە بوو کە توانی پاڵانتێکەوە دەست بزانم لە ئاسیا پێهینێکی ئاسێکی زۆر بەرزی لە باسی با بڵێن بەتایبەت لە کچانیش بەڵە کچان و کوڕانیشانی ینی من بەلای منەوە لوبنانی کە لە وڵاتی کە لە ئاسیا با بڵێم لە باسکە لە پێش هەموو وڵاتەکانی ترەوە با بڵێن لە ئەوروپاشە ینی توانیوێتی جێدەستی خۆی دیار بێ ینی لە یاری سەرڕای و قەیرانەش بەڵێ ینی با بڵم لانێ ئەو مەکتەبەی کە بەرای من بەرامبەر یاریمان گرتوان لانێ من بهێنمە ئاسی منتەخەبی عێراقی خۆمان مامۆستا بیرتان لەوە نەکردێتەوە کە ئەم پاڵەوانێتە بێنە کوردستان لە بریەوەی کە ئێمە خۆمان سەردانی وڵاتانکەین ئەوان بێن سەری پاڵەوانەکان بۆ ناڵم هەر ساڵی بە قورعەیە لەوانێ بە قورعە بێ من وەکو تاوی زانیاریە زانیاریم نییە لەسەری بەڵام وەکو ئەوەی کە ئەم پاڵانتیە بێت هەر ساڵی لە وڵاتێکە کرێ لەوانێ بۆ ساڵانی ئایندەتر بێتە وڵاتی ئێمە بێتە شاری سلێمانی بێتە هەولێر لە هەر وڵاتی لە هەر شارێک لە کوردستانە بێ خۆشحاڵێ بۆ ئێمە چونکە لە هەم دووهۆک و هەولێر و سلێمانیش مەکتەبمان هەیە و کەمپەکانیشمان ینی بەجددی ئەوەیە کە بتوانین ئەو پاڵانتیە بێنینە وڵاتی کوردستان باشە مامۆستا لە ساڵانی ڕابردووە هێندە گرنگی بە وەرزش و هونەر نادرا ئێمە لە بیرمانە ئەو وانانەمان وەلا ئەخرا تا چەند لە خوێندنگاکاندا ئێستا گرنگە کە گرنگی بە وەرزش و هونەر وەکو هەروانەکانی تر گرنگی پێ بدرێت وەڵی وەکو خۆم وەکو مامۆسای وەرزش ینی ئێستش ئەگەر بینە سەر مەکتەبە حکومیەکان ینی ئەو گرنگیە نایەن بە وەرزش ینی بۆ نمونە ئێمە خۆمان جارانیان وت مامۆسای بیرکاری دەرسی وەرزشی وەرگرتووە ینی ئێستش ئەو هەر بەرداوم بەڵام ئێستا ینی لە مەکتەبە ناحکومیەکان و نێودەوڵەتیەکانە توانیانە ینی لە تەنیش خوێندنەکەیانە کەشێکیان بۆ دروستکەن بەرەو پێش ینی وەرزشیان خۆش بێت وەرزشیان حەز لێ بێت یاریەکان بەتەواو هەڵبژێرن حەزیان ئەو خولیانیان کە هەبێکە لە مێشکی خۆیانە جا لە خوێندنەکە بەرەو پێشی بەرن باش یارە ئەوەم پێ بڵێ هیچ گرفتێکتان هەبوو لە خۆ ئامادەکردن بۆ ئەو پێشبڕکێ ینی ئەو پێداویستانەی کە ئەبووە هەتان بێ هەمووی حازر بوو لە بەردەستان نبوو وڵا هەمان بوو هەندێک شتیش نوقسان بوو بەس ئەوەی کە هەمان بوو باش بەکارمان هێنا مامۆستاتابان زۆر یارمەتیین و گەشتینە ئاستێکی بەرزەوە و هەوڵەین ئەم 2 ساڵە زۆر ئیش بکەینە سەری و ئیشەڵا ببینین یعنی بەتەمان هەمیشە بەردەوامیت دەست بکەنەوە بە ڕاهێنانەکان بە چڕی بۆی بتوانن بۆ 2 ساڵی ئایندە خۆتان بە باشی ئامادە بکەن بکەین بۆیە بۆ بتوڵی 2027 ئینشەڵا پلەیەکی زۆر بەرزتر بەدەست بێنین باشە
زۆر خۆشحاڵ بوون کە ئەمڕۆ لەگەڵماندا بوون بە هیوایەوەی کە بتوانن لە ساڵانی ئایندەیە پلەی بەرزتر و باشتر بەدەست بێنە هەم بۆ کوردستان و هەم بۆ شاری سلێمانیش. هەمیشە میران یاریزان مامۆستا دابان قاسم مامۆستا و ڕاهێنەرە روها یاران فەرمان یاریزان کە ئەم بەیانێ لەگەڵمانە بوون زۆر سپاس بۆ ئامادە سپاس لەگەڵمانە بوون هەمیشە مامۆستای وەک مامۆستا دابەتان بۆ بمێنێت.